ئامادەبوانی بەڕێزی مەراسیمی ڕۆژی ئاڵای کوردستان بەیانیتان باش. لە مێژووی هەر گەلوونەتەوەیەکە کۆمەڵێک سەروەری و داستان و نەبەردی هەن کە دوجار بوونە تەمایی ئیلهام بەخشین بۆ هونەرمەندان و داهێنەرانی تابیکەن بە هێما و نیشانە و نەخشانی ئاڵاکەیان کە تێیدا سەرجەم قۆناغەکانی مێژوو بەها پیرۆزەنەتەوەیەکانی ڕەنگداتەوە. گەلی کوردیش وەک هەر گەلێکی تر خاوەنی سەدان داستان و شۆڕشی گەورەیە لە مێژوودا و لە هەر قۆناغێکی شۆڕشەکانیشیە خاوەنی ئاڵای خۆی بووە. ئاڵایەک کە هەموو ڕەنگەکانی پێناسەن بۆ شۆڕش و ئاشتی و گیانبازی و ژینگە دۆستی و ژیان دۆستی. خۆشبەختانە ئەم ئاڵایی کە بەسەر سەرمانەوە دەشەکێتەوە مای شانازی هەموو کوردێکە کە بۆ یەکەم جار لە سەردەمی کۆماری مەهاباد لە ڕێوڕسمێکی شکۆداردا بە ئامادەبوونی پێشەوا قازی محەممەد لە شاری مەهاباد هەڵکرا کە بەداخێکی زۆرەوە زۆری نەخایەن بەهۆی پیلانی داگیرکەرانی کوردستان دوجار ئەزمموی یەکەم کۆماری کوردستان لەبار برا. خۆشەویستانی ئامادەبووی ئەم ڕێوڕسمە شکۆدارە بە درێژایی مێژوو مرۆڤی کورد خەون و ئاواتی گەورەی ئەوە بووە کە ئاڵای کوردستان بەسەر سەری و خاکە پیرۆزەکەیدا بشەکێتەوە. خۆشبەختانە ئەم هیوا و ئاواتەی گەلی کوردمان لە دوارڕاپەڕینی ئازاری 1991 دوای نیو سەدە بۆ جارێکی تر لە خەونەوە بوو بە واقع و لە پێناو بە ڕسمی ناساندنی ئەم ئاڵا پیرۆزە لە ناوەندە نێودەوڵەتی و هەرێمی و هەروەها ناوخۆیشدا پەرلەمان بە بڕیاری ژمارە 48 ڕۆژی هەفتەی کانونی یەکەمی هەموو ساڵێکی بە ڕۆژی ئاڵای کوردستان ناسان. خۆشەویستان، لایەنێکی تریەم بۆنەیە و جوانیەکی تریەم بۆنەیە ئەوەیە کە هاوکاتە لەگەڵ ڕۆژی دایک بۆ ئێمەی کورد ئەم مێژووە ڕەهەندێکی قوڵتر و زیاتر لە واتایەکە بەخشێ، چکە گەلێک جار مرۆڤ وابەستەی خۆی بە خاک و نیشتیمان و ئاڵا سەرکەشەکەیەوە بە پەیوەندی نێوان خۆی و دایکی دەچوێنێت. بۆیە ئەگەر بۆ هەر تاکێکی سەرم گۆی زەوی ئەم ڕۆژە یەک واتا و یەک پیرۆزی هەبێ بۆ ئێمەی کورد دوو جار پیرۆزە کە جارێکیان بۆ خۆشەویستی دایکە و ئەوی تریش بۆ پیرۆزکردنی ڕۆژی ئاڵای کوردستانە. لە کۆتاییە جارێکی تر سپاسی ئامادەبوونتانەکەم بۆ بەشداریکردن لە میادە شکۆدارە و هەروەها سپاسی ڕێکخەران و ئامادەکارانی ئەم مەراسیمە شایستەیەکەم. خوای گەورە پشت و پەنامان بێ، سەرفرازی بۆ گەلی کورد هەر بەرز و شەکاوە بێت ئاڵای پیرۆزی کوردستان.